بەڕێبەری پەیمانگای هونەرە جوانەکان مامۆستا ئاشتی ڕەفیع عەبدولقادر کە بۆ ماوەی ئەم ساڵ دەبتە شەشەمین ساڵ کە لێرە بەڕێبەری پەیمانگامە وەکو ژنێکی سەرکەوتوو لە ئیدارە بەڕاستی ئەمنەوەی هەڵدەسەنگێنم کە ژنان زۆر سەرکەوتون لە ئیدارەدان و لە هەموو پێگەکان و داواکاریشم لە حکومەت کە گرنگی بە ڕۆڵی ژن بدە و پۆست بدرێتە ژنان و باڵانسی تەواو ڕابگرن لە نێوان پیاوان و ژنان لەبەروەی ژنانیش زۆر زۆر سەرکەوتون ئیداریەکی سەرکەوتون و ئەوانەی کە ئەو هۆکارانەی کە ژن سەرکەوتوو دەکات لە ئیدارەی بەڕاستی ئەوەیە کە ژنان زیاتر ئیداریترن ماڵداریترن هەروەکو پێشینان و تویانە پینۆپۆڕۆی دەکەن و کەم و کوڕیەکان پڕ دەکەنەوە و چاویان ورترە لە ئیدارەدان ینی ئەوەیە کە هۆکاری سەرەکی ئەوەن کە سەرکەوتون و لە هەمان کاتە ژنان بەوە زیاتر سەرکەوتوتر دەبن کە ڕێز و خۆشەویستی دەچێنن و هەوڵ دەدەن کە پێگەی خۆیان بپارێزن و هەوڵ دەدەن کە ئارامتر بن و میهرەبانتر بن و ئیداریتر بن و ئەوەی کە زیاتریش هەوڵ دەدا کە ژن سەرکەوتوتر بکە یان ئیداریەکی سەرکەوتوبی ئەوەیە کە دەبێ ئیمانی بەخوای گەورەی خۆی هەبی و وجدانێکی پاک و زیندوی هەبێ و لە هەمان کاتە دەبێت ژن دادپەروەر بێت چۆن دادپەروەرە لە نێوان مناڵەکانی هەمان کار لە کە ئەسنای دەوامیان لە ناوەندی کارکردنی ئەمە دووبارە بکاتەوە و ئەوەی کە دیسان ئەو هۆکارانەی کە پێگەی ژن زیاتر گەورەتر دەکا یاخود کاریگەرتر دەکا یا سەرکەوتوتر دەکا ئەوەیە کە کۆمەلگا زیاتر ڕێز لە مافی ژن بگرێ و زیاتر گرنگی پێ بدا و زیاتر قەدر و ڕێز و لە هەمان کاتە پاداشت بکرێتەوە ئەوەی کە ئەو ئیشە لەبەروی ئەم دڵنیام کە ژنان زیاتر لە ئیشی خۆیان خزمەتی زیاتری پێگەکەی خۆیان یا مەکانەتی خۆیان یا شارەکەی خۆیان دەکەن ئەوە بەنسبەت ئەو هۆکارانەی کە ژنان سەرکەوتوو دەکا و حالەتێکی کە هەیە کە ژنان نەک هەر لە بواری بڵێن پەروەردەکە زیاتر ئەوەی کە زۆر گرنگە هەر تایبەت کە ژنی لێدا بندرێ بەڕای من زیاتر پێگەی پەروەردە و خوێنی باڵا و قایمقامیەت بەڕاستی زەڕورە قایمقامیەت ژن بێ لەبەروەی ژنان زیاتر ئیداریترن و چاویان شارەکەی خۆیان دەبینی وەکەم و کوڕیەکان زیاتر دەبینن ژنان بەڕاستی ژنان لەو بوارانە زۆر زۆر سەرکەوتوتر دەبن و لە هەمان کاتە ژنان دەتوانن لەو بوارەی کە خۆیان لێنە داهێنانیش بکەن و نوێگەری بکەن و چاکسازی بکەن چونکە ئەوان ورترن یعنی خی گەورە ئەو پێکاتێک کە دروست کردیە ئەوە هیچ نکۆڵی کەسمان ناتوانانی لێ بکەین لەبەروی پێگە و مەکانەتی ژنان هەم لە لای خی گەورەش هەرگەورەیە ئەگەر وانە بواە نەیدەگوت ئەلجەنەت و تەحتە ئەقدام ئەلئومەهاتی بێ لەوەی کە ڕۆڵی دایک دەبینێ کە ڕۆڵی دایک چەند گەورەیە بەڵام بەڕاستی لە بۆ پێگە و مەکانەتیشی کە لە شوێناندا بنرێن لە هەر شوێنێک بێ بەڕاستی ژنان سەرکەوتوو دەبن و حالەتێکی دیکە هەیە ئەگەر پرسیار بکرێ بڵێن لەبەرچی زیاتر تیشک دەخینە سەر ڕۆڵی ژنان کە دەڵێن ژنان سەرکەوتون ژنان هەر لە مناڵیەوە کە دروست دەبن و تۆزە تەمەەن دایان دەگرێ و تەمەنیان هەڵدەکشێ حت یاری ماڵە باجێنە بۆ ئێمە دەمانگوت ماڵداری ئەنی هەر لە قوڕ و لە شتی بچووک بچووک دەماندیتەوە و خانووی بمان پێ دروست دەکرد و ماڵمان پێ دروست دەکرد و چۆمانمان پاک دەکردو چۆمان کەواتە تو لە تەمەنی 6 ساڵیەوە ژنان ئەوە لە مێشکیان چەقیوە و دروست بوو چاندراوە کە چۆن ئیدارەی بۆ دوارەش ماڵی خۆیان بدەن چۆن ئیدارەی ماڵی خۆیدا بۆ شێوێش دەتوانێت سەرکەوتوبی لە ئیدارەدانی شوێنەکەی خۆی بەڵام پێگە و مەکانەتی ژنیش ئەبێ ژنیش خۆی پارێزێ کەسایەتی خۆی پارێزێ باگراوندی پاچی هەبێ و ئیش و کاری جوانی کردبێ دەستی خێر و کار و باشی چاچی هەبێ و لە هەمان کاتە ژنان زیاتر دەبی ئارامتر بن میهرەبانتر بن لە ئیدارەدانی بە تایبەت لەو زڕۆفەی ئێستادا
و زیاتر پێگە و مەکانەتی کەسایەتی خۆیان و شخصیەتی خۆیان و کەرامەتی خۆیان زیاتر بپارێزن. خۆتان نزانن هەندێک جار زڕوف لە هاوکار نییە لەگەڵت و هیچ پێگە و مەکانەتەکیش گوڵە ڕێژ نییە، بەڵکو زیاتر ئەوەیە کە چەند ئیشکردن لە بۆ پیاوان ناخۆش بی، دوو ئەوەندە لە بۆ ژنان ناخۆشە، لەبەرەوەی بەڕاستی ئەو ڕەوای لێ هاتووە ململانی هەیە، لێدان هەیە و حەسادت هەیە، ناهێلن ئەتوو لێ هاتووی. بەڵام ژنانی ئیدارە بە قووەت و بەتوانە و لێ هاتوو ئەمانە کاریگەری لێ ناکەم. هەموو جارێ باسی ئەوە دەکەم وەکو ژنێکی سەرکەوتوو لە ئیدارە، دەڵێم دائیم کاتێک ئیشێ دەکەی وەکو کەشتێک وابە، چۆن مەساری خۆی وەردەگرێ پێشە خۆی دەبینێ ئاوەکان بەودی بەودی فڕێدا، تۆش لە کاتی ئیشکردندا لێدان و یاخود بەرگریکردن و یان ڕێگرتن بەودی فڕێدا تەمەشای مەکە، مەساری خۆت وەربگرە و ئیشی خۆت کە تۆ یەکشت لەبەر چاوت بی کە ئیمانت بەخوای خۆت هەبی و وجدانێکی زیندووشت هەبی. بەڕاستی ئەگەر ئەمانەت هەبوو خۆشەویستیشت دەبی و ڕێزەوە قەدریشت دەبی و ئیشەکەشت بە کارامەی و بەڕێک و پێچی و بە پاچی دەیکی. و لە ژیانی کارکردنمدا من تەنها تیشکم نەخستە سەرەوەی کە تەنها لە وەکو ئیداریە کارجێڕێک هەر لە شوێنەکەی خۆم نۆژەنکردنەوە و چاکردنەوە و هەر وا بڵێم شۆڕشێک بکەم لە بۆ نوێکردنەوەی هوەر لە پەیمانگاکەم و زیاتر تەرکیز لەوەی بکەم کە هەموو شتەکان نوێگەری تێدا بکەم و پەیمانگا بە سیستەم بکەم. بەڕاستی متوانیم هەم لە دەوروبەری خۆشم ئیش لە بۆ شارەکەی خۆشم بکەم. وابزانم مەگەر چۆن فەرمانگە ئەکمابی لەو شارەی کە خزمەتم تیای نەکردێ، هەر تەنها وەکەوەی کە پێم گوتی ئیداری سەرکەوت و وجدانێکی پاچی هەیە و وجدانێکی زیندوی هەیە. هەر کاتێک کەم و کوڕی لە شوێنێک دەبینی بە کەم و کوڕی خۆی دەزانی. لەبەرەوە بەڕاستی زۆر خزمەتی شارەکەی خۆم کرد و خەڵکەکەی خۆشم وەفای هەیە و دانیش بەوە دادەینی و حەزیش دەکەم کە زیاتر خزمەت بکەم، لەبەروەی هەر کاتێکگەت و لەو شوێنی خۆی ئەگەر ئیشت کردەبی ئیمانت بەخوای خۆتەبی و ئینتیما وەلاشتەبی لە بۆ ئەو شوێنی کە لی گەورە بووی لی پەروەردەبووی و بووی بەو کەسەی کە ئێستا خاوەن پێگە و مەکانەتی خۆتی ئەبێ وەفاوەلاتەبی. ئەو چالاکیانی کە بە هەموو بەشەکان و هەندێک بەش هەر شێوە ڕاگیرابوو نەکداخرابوو و ئەوانم زیندوو کردەوە سەر لە نوێ دروستم کردەوە و هەتاکو ئێستا سێت چوار جار وەکو ڤیستیڤاڵ یاخود وەکو پێشانگا ئەلێرە توانین بە جوهد و ماندووبوونی هەموو مامۆستایان و خوێندکاران و کە بە پاڵپشتی خۆمەوە توانیم ئەو ئیشە جوانانیان لەبە بکەم.